کە بەڕێزاناکەم کە لێرەن سەری ساڵتان پیرۆز بێت. لە ساڵی 2010 چه ئاواتێکتە بۆ کە ناوەتە دەدی تەمەناکە لە ساڵی 2010 دەبێتە دی؟ لاوی لە دڵی خۆمایە تەمەناکەن ئینشاڵڵا بۆ ساڵی 2019 بێتە دی و وڵاتەکەشمان بەرەو ئاشتێکی باش بڕات و ئابووری کوردستان بەرەو ئاوادانیەکی باش بڕاتەوە. تەمەناکەم لە ساڵی تازەیە ئەمانە بێتە دی. ساڵێکی خۆش بێت اتفاق. لە ساڵی 2010 چه ئاواتێکتە بۆ کە نەهاتێتە دی تەمەناکی کە ساڵی داهاتوو ساڵی تازە ساڵی بەدیهێنانی خەونەکانی بوو چی داواکارێکیش دەبی؟ وەڵا هەر بە ئەم باش بوو بەدیتر هیوادارم ساڵ باشتر بێت بە هەموو شتێک. ئێوە خاتون تۆ ئەگەر وەڵا هیوادارم ساڵێک بێ خۆشی بێنێت لە چەند ساڵەکانی ترا، ینی ئەوەی کە لە ساڵەکانی ترا نەماتوانی بێبیکی لەم ساڵای بتوانین بێنی نەدی. تۆکو خۆت هیچ ئاواتێکت هەبوو کە لە ساڵی 2010 نهات بێتە دی تەمەنا بکە کە لە ساڵی تازای بێتە دی؟ هەژدە بۆ من ئەگەر حسابی کرد ساڵێکی زۆر ناخۆش بوو چکە پۆلی 12 بووم زۆر ناخۆڵی سعی و شەی بووم، بەڵام لە کۆتایی 2012 کە توانیم زانکۆ بەدەستێنم بۆ زۆر خۆش بوو، ینی زۆر خۆش بوو. دامەزرایی؟ بەس لە ئێستا لە زانکۆم ینی وەرگیرەوە. داواکاری تۆ لەلایەنە سیاسیەکان بۆی لە ساڵی 2019 بکەنە ساڵی پێکەوەژیان ساڵی کارکردن بۆ هاوڵاتیانی کوردستان. وڵا هیوادارم ئەوەی کە پێشووتر نەکراوە لە 2010 هەلێکی باشتر بکەن بۆ 2019 ئەوەی کە پێشتر نەکرا بۆ ئێستا ساڵی. تۆ پیرۆزبای ساڵی تازە لە شوێیەکەی چیت هەیە؟ پیرۆزبایەکەم لە هەموو گێلی کورد و ماڵەوە و خێزانەکانم و هاوڕێکانم و قابیت؟ خوێندکاری زانکۆم. بەڵێ. تەمەنای تۆ چییە وەکو خوێندکارێکی زانکۆ چه ئاواتێکت هەیە کە لە ساڵی 2019 بێتە دی؟ هیوادارم تەنها گۆڕی ژمارەکە نەبێت بە شێوەیەک بێت کە هەمومان توانی خۆمان تازەکەینەوە و شتی باشتر بکەین پلانمان هەبێت هەر ئاهەی. کاگە پیرۆز بێ لە هەمووتانی ئینشەڵا ساڵی تازە بە خۆشیە بێ بۆ هەموو گەلی کورد بە تایبەت ئێمەی کەرکوژی حەزەکەی ساڵی تازە خۆشتر بێ و باشتر بێ. وەکو کەرکوشیەک داواکاری تۆ لەلایەنە سیاسەکانی کوردستان چییە؟ وڵا داواکاری ئەمەوەیە کە بتوانن وەزعی کەرکووک یەکلایی بکەنەوە بەڕاستی بێننەوە کە کورد لەو شارە دەسەڵات هەبێ بگەڕێتەوە پێشووتر، یعنی وەکو وەڵێ خۆشیە بگەڕێنەوە بۆ کورد لە کورد. تۆ لە ساڵی 2010 هیچ ئاواتێکی شخصی خۆت تایبەتی خۆتت هەبووە ناتوێتە دی تەمەنابکی کە لە 2019 ساڵی بەدیهێنانی خەونەکانت بێت؟ ئێمە تازە تەوان بۆ خۆمان داوا ناکەین بۆ مناڵەکانمان ئاواتمەوە یەک کتێکم پۆلی 6 بەشک بتوانێت دەرەجە بێنەوە ئاواتمەوە. ساڵی تازەتان پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ لە کەناڵەکەتان پیرۆز بێ. چیت هەیە بۆ ساڵی تازە؟ ساڵێکی خۆشی و پڕکامەرانی بۆ هەموو لایەک. ساڵی ڕابردوو 2010 بۆ ئێوە ساڵێکی چۆن بوو؟ وڵای خۆش بوو باش بوو بەڵام زۆریش نە. بۆ خۆش نەبوو؟ چاوی بێکارەباییەوە بۆ بۆنەی بازێشتۆ. ساڵی تازە و پیرۆز بێت. لە تۆش پیرۆزگارنە هەموو کورد پیرۆز بێ. ساڵی 2010 بۆ جەنابتان ساڵێک بوو چۆن بوو؟ ساڵێکی مینەتی بچکە لە 6 بووخەوە. ئەی دەرەجەکانت چۆن توانیت 6 بە سەرکەوتوی ببڕیت؟ الحەمدولیلا بەس دەرەجەم کەم بوو ئەو دەرەجە بەرزەرم کە خۆمە ویست. ئەی تەمەناکەی ساڵی 2019 بۆ تۆ چۆن بێت ساڵێک بێت؟ هیوادارم ئەو ساڵەی کە وەکو ساڵانی پێشتر بوو 2019 شتێکی باشتر بێ بە هەموو کورد. تۆ ناو نەگەڕاوەتەوە لەی زانکۆ یا پەیمانگاک بە جۆرەی قسەکانەوەی؟ بابە ناوم گەڕاوتەوە ئەوە لەش نزم نەما دەرەجەوە. دی باشە پیرۆزە بێ ئینشەڵڵا ساڵی 2019 ساڵی سەرکەوتنی جەنابتە بێ. خاتون ئەم کاتێک ئەم کاتی تۆش باش. هەیە بۆ 2019 پیرۆزبایی لە شوێیەکەی؟ وەڵا پیرۆزبایی لە هەموو کورسانەکەم، پیرۆزبایی لە دایک و باوکم ئەەکەم. هیوادارم ساڵێکی خۆش بێت ئەم ساڵ لە قۆناغی شەشم هیوادارم خۆم و هەموو هاوڕێکانیشم دەرەجێکی باش بێتەوە. هیچ ئاواتێک هەبوو لە 2010 نهاتی بێتە دی تەمەناکێکە لە 2019 بێتە دی؟ نەوەڵا هیچ ئاواتێکم نەبوو. ئینشەڵڵا ئەم ساڵ ئاواتمەوەیە دەرەجێکی باشم بێتەوە و ئەوەی ئاواتمە بێتە دی. ئینشەڵڵا ساڵێکی خۆشترە بێت لە 2010 و چونکە ئەم ساڵ یەکەم ساڵی جامیعەمانە و ناخی هەک مەرحەلەیەکەم.
لەیەکیت لە چه بەشێک وەرگیرایی بەشی بایلۆجی بایلۆجی ئەو بەشەش خۆم بە دڵم نییە چونکە زۆر کەمم هێنا نەوەم هێنا خۆم حەزمەکە زیاتر بێنم بچمە طبی عام بەڵام بە بۆنەی ئەوەی کە زروفەکەەوەی لەو شتمان پێ نەکرا زۆر ئەیتر بایکۆت ئەوشتانەی تر سایم کەم پێکرا بە بۆنەی ئەو کەم بمێنە بەڵام ئیشەڵڵا بۆ 2009 باش جیاوازی بڵێن زانکۆ و خوێندنی قوتابخانەکان توانیتە ئەو جیاوازیە پڕکەیتەوە بڵێن زانکۆ قۆناغێکە و خوێندن لە مەکتەبەکانە قۆناغێشترە تو گۆڕانکاری بۆ تۆ چۆن بوو زۆر گۆڕانکاری ڕۆیە بەتایبەت لە ڕووی زمانەوە ئێمە لە مەکتەب بەس گرامەریمانە خوێن بەڵام کەیتە ناو زانکۆ وەکوا بێ لە ئەشکەوتێکە بیتو لە پڕ بوێنە ناو شار ڕێک ئاوا ینی زمانەکەی زۆر ناخۆشە بەتایبەت زمانی ئینگلیزی ینی ئەبێت تۆ سەرەتا پێشی بچیتە زانکۆ خۆتی بۆ ئامادە بکەیت بە شێوەیەکی باش لە ڕووی زمانەوە فێربوون ئەو کاتە ئەتوانیت سەرکەوتو بێت 2010 بۆ تۆ چۆن بوو ئاواتێکی تایبەتی خۆت بڵێن کەسێتی خۆت هەبوو کە ناتبێتە دی تەمەنا بکەیت لە 2009 ئاواتەکەت بێتە دی ئاواتێکی وامنەوە ئاواتەکەم ئەو دەرەجە بێنم ئەویش ئەی دەوڵەمانی و بڵێن خۆتەکەوێ ینی تۆ بتێ دەوڵەمەندی ئەتوانیت نەشتەوێ ناتوانیت ئیتر جار دەستە خۆشنەوەڵە وەکو خاتونێک ساڵی 2010 بۆ جەنابتان چۆن بوو وەڵی باش بوو بەستر بۆی خێرانی دارایە تۆ زێک ناخۆش بوو بەس شەڵات تێپەڕە بێ لە 2009 2010 هیچ ئاواتێکت هەبوو کە لە نهاتبێتە دی هەبوو ناتۆتە دی 2009 دی ئەی داواکاری تۆ لەلایەنە سیاسیەکان کە بۆ 2009 وەکو یەک دەنگ و یەک ڕیز بن بۆی کوردستان بەرەو پێشتر بچێت هیوادارین جاوە هەموواتێ هەموو کەسێکی کووردە ئیشەڵا یەک دەنگە بن و ئەم قەیران و ئەم ناخۆشیە تەواو بێت زۆر ساڵ شەڵە ساڵی 2009 ساڵی بەدیهێنانی خەونەکان بێت ساڵی 2010 بۆ جەنابەت ساڵێک بوو خۆش بوو ناخۆش بوو هەستایی هەر وەک ساڵان هەموو کاتێک هەر بێ بڵێن ناخۆش بوو لە 2010 خەون و ئاواتت هەبوو کە نەهاتبێتە دی بەو شێوێ نەبوو تەمەناکەی 2009 بۆ تۆ ساڵێک بێت ژیانێکی خۆش لەگەڵ هاوسەرەکەمە و کار ئەمە هاوسەرەکەتە لە کێوە ژیانی هاوسەریتان بێکۆنە 2010 ئەمی تازان خۆشکور بۆ خۆی هیچ مشکلەیەک شتان سپاس بۆ خوا وەک ئێستا هەین ئینشاڵڵا هەروە بین زۆر سەرکەوتوو بین و باشترینش ئەگەر پرسیارێکی شخصی بکەم بە خۆشەویستی بوو یا بە سۆسفەیەکی دیتان بین خۆشەویستی بوو دواتریش بوو بە هاوسەرگیری سەرکەوتوو بن ئینشاڵڵا ساڵی 2009 ساڵی بەدیهێنانی خەوەکانتان دەبێت خاتون تۆ چیت هەیە بۆ 2010 کە ڕۆیشت 2010 ساڵێکی خۆش و ناخۆش بوو بۆ هەنێک کەس بەڵام بۆ من خۆش بوو لەبەرەوەی هاوسەرگیریم کرد دەواجم کرد و 2009 حتمما خۆشترە لەبەرەوەی لەگەڵ هاوسەرەکەمم و ئیتر هیوادارم ئەوەی لە 2010 ناخۆشی بینیوە لە 2009 بێتە دی خەونەکانی ئاواتەکانی داواکاری تۆ لە هاوسەرەکەت چ داواکارێکت لێ هەیە و چی پێڵێ پێڵم زۆرم خۆشەوێت و هیوادارم هەر بۆم بمێنێ ئەی داوای لێ ناکەی کە لە کاتە ناخۆشەکانی شا لەگەڵ تاوێ بۆ نمونە ئەگەر قەیرانێکی دارایی خوا نەخواسێ ئەگەر هەر مشکلەیە کاتە سەر ڕێگاتان بەیەکۆ بتوان بەیەکۆ چارەسەری بکەن بابا ئەوەش ئیشاءالله ئەوەش بێکەوە ئەتوانین چارەسەریکەین و تێپەڕێنین کە یەکەم جار پێوتی بۆ زەواج تۆ هەستە چۆن بوو یعنی چ هەستێکت لا دروست صدفە بوو ئەوە زەواجەکەیان کتوپڕ بوو خۆش بوو هەستێکی خۆش بوو کە یعنی مەبەستم داواکردنەکەیە کتوپڕ بوو بەڵام خۆش بوو خۆ داواکاری زۆر لێ نەبوون ئێستا کچی ئێستا داوای ئاڵتونی زۆرەکە تۆ داوای ئاڵتونی زۆر نەکرد نانا باش بووم یارمەتیم چونکە خۆشم وێت لەبەرەوە ئاڵتون هەموو شتێک نییە ئامادەی ئەو ئاڵتونانەی کە بۆی کردویت ئەگەر پێویستی پێوێ بۆی فرۆشی ئەوانە پرسیاری شخصی بەڵام هەر بۆ خۆشی کات بەڕێ کرد پێویستی پێ بوو بێگومان چکا و پێویستی پێ بێ پێویستی منیشە لەبەرەوە بەڵێ تەمەناکەم هەردەم بێکەوە بن ژیانێکی خۆش و ئاسوودە ئینشەڵڵا سپاس مەمنون زۆر سپاس بۆ ساڵی 2010 ساڵێکی باش وەرەکو ساڵەکانی کە بەس
خۆش نەبوو زۆر خۆش نەبوو ساڵێکی باش نەبوو بۆچی بۆ تۆ ساڵێکی 2010 ناخۆش ساڵێکی ناخۆش نەبوو بەڵام بە هەر بۆ من هەر بۆ میلەتی کورد هەمووی ساڵێکی پڕنامەتی بوو ساڵێکی خۆش نەبوو بۆ هیچ کەسێک بڕوا ناکەم کەسێک یادگاریەکی لەگەڵ 2010 هەبێ هیچ بڵێن ئاواتێکت هەبوو بۆ 2010 نەهات بێتە دی ناخێر شتێکی وانە بووە تەمە ناکە لە 2019 بۆ تۆ چۆن بێ و چ ئاواتێکت هەیە بێتە دی تەمە ناکەم هەر میلەتی کورد هەمووی دڵخۆش بێت نەک من هەر هەموو تاکێکی میلەتی کورد پێویستی بە دڵخۆشیە هەموو کەسێک نەماڵ و لە ژیانی خۆیان کەسێک بێ مرتاح بێ کەسێک بێ ئاسوودە بێت هەموو خەیاڵی لای مەعاش نەبێ هەموو خەیاڵی یعنی کەسێکی میلەتێکی تێر بین وەکو میلەتەکانی کە هیچمان لە وڵاتانی کە کەمتر نییە ئێمەش زۆر سپاس وڵای زۆر ناخۆش بوو بۆچی ناخۆش بوو لە چ ڕۆیەکەوە بۆ تۆ ناخۆش و 2010 وڵاتەکەمان هەمووی مەشاکیلە و وەک داری ئابووری باش نییە تەمە ناکەی 2019 ساڵێک بێت بۆ کوردستانیان بۆ جەنابێت وڵاتەکەی خۆمان ساڵێک بێت کێشەکەم بێتەوە خەڵک ژیانی خۆش بێت و ئەم دوو بەرەکێ لە ناو حیزبەکانە نەمێنێت هەمویان یەکدەم بن بۆی نەجاتمان بێمەش کەواتە داواکاری تۆ لەلایەن سیاسەکانی کوردستان ئەوەیە کە هەمویان بە یەک هەڵوێست یەکدەنگ بن بۆی بتوانن بەسەر قەیران و بەسەر شەکان نەزاڵ چیدی وایە تۆ بە یەک دەست لێ نایرێ ئەبێ هەمویان یەکدەم بن خەڵکیش چیە خەڵکیش بڕوا ناکەم کەس لە وڵاتەیە دووبەرێکی حەز لێ بێت و قەتکە ئاژاو لە وڵاتەکەیە بێت ئینشەڵا ساڵی داهاتوو باشترە بێت ئینشەڵا ساڵی 2019 ساڵی کوردستانیانە بێت زۆر سپاس Let nothing you dismay. Remember Christ our Savior was born on Christmas Day to save us all from sinners' fall when we were gone astray. Oh, tidings of comfort and joy, come and joy from God our heaven. خۆش و ناخۆشش بوو کە 2010 لە 6 بوو ئەوە زۆر ناخۆش بوو زۆر زەختی هەبوو زۆر خولوس بوو بەڵام لە ئەخیرەکەیە دەرچوون چوومە جامعەتر ئەوەی زۆر خۆش بوو ئەگەر شتێکی خۆشی 2010 خۆتمان پێ بڵێ چ یادگارێکی خۆشی 2010 بیرە ناچێتەوە وڵی تاوکردنی شەشەکەی خۆش بوو کە تاوام کرد توانیم تاوایکەم و چوومە جامعە ئەو بەشی کە لە زانکۆ وەرگیراوی بەدڵی خۆتە یا بەدڵنی زۆر بەدڵمە زۆر بەدڵ ئەمە ناکەی 2019 ساڵێک بێت بۆ تۆ چ ئاواتێک تێ لە 2019 بێتە دی وڵی ئێستا حالیان نمکم زۆر نەخۆشە و هێوادارم ئەو هەر سەلامەت بێت و تەمەندرش چی بە هاوسەرەکە دەڵێ لە 2019 تەمەنای چی بۆکەی تەمەناکەی ساڵێکی نوێ ئەم ساڵ خۆشتر بێت لە ساڵی پار چەند ساڵێکی تر بەیەکەوە بژین و بتوانین یعنی خزمەتی ماڵ و منداڵەکەمان بکەین و پێکەوە بژین 2019 تان پیرۆز زۆر سپاس پیرۆز بە لە هەموو خەڵکی کوردستان و ئەوانەی کە ئێستا حالیان لە سلێمانی و ئەوانەشی لە هەر چوار پارچەی کوردستان هاوسەر یەکترین دەستگیرانن یاک باسوود چەندێکە بڵێن هاوسەر گیریتان کردو ساڵە نابێشتا کەواتە 2010 بۆ جەنابەت ساڵێک تقریبا عادەتەن ئەگەر هەر ڕۆژێکی وەرگری شتی ناخۆشیشی تیا و خۆشیشی تیا ساڵەکە شەر بە هەمان شێوەیە ئەو خۆشانەی 2010 بۆ تۆ ئەگەر باسێکی چی بوو خۆشیێکمان بۆ باس 2019 بە هاوسەرەکەت نەگەی هەژدەیە بە 2000 لە 2010 بە هاوسەرەکەت نەگەیشی ڕۆژێکی خۆش نییە زۆر زۆر تاوا بەڵام کە ئەو حاڵەتێکی پڕێتە پێشەوەمی و لە بیرەچێتەوە پێڵە میوادارم هیچ کات ناخۆشی نەبێت تەمەنای 2019 جەنابەت تەمەنای چیەکەی کە ساڵی 2019 بۆ تۆ بۆ هاوسەرەکەت چۆن بێت من تەنیا یەک ئاواتم هەیە تەنیا ئاواتەم هەیە کورد ببینم کە وڵاتێکی وەکو شەخص خۆم تەنیا ئاواتم دەرکەوتوبی خاتون 2019 لە جەنابەتی ناخۆشی 2010 بۆ تۆ ساڵێکی ناخۆش بوو یا خۆش بوو خۆشیەکان چی نەگەر باسێکی بۆمان بتوانانی خۆشیێکمان بۆ باس کرد
لەگەڵ هاوسەرەکەت ئەگە برسیارێکی بڵێن کەسی بکەم بە خۆشەویستی هاوسەرگیریتان کرد یا سۆتفە و یەکتریتان بیت ئەی بڵێن زۆر داواکاری لەسەری نەبوو بۆ ئاڵتونی زۆری پێ بکەیتی خەیتە ژێرباری خۆسە شتانە نەبوو بەدووری خۆی ئەو شتانەمان ئێمە ئامۆزای یەکترین ئەو شتانەمان نەبوو هەر شتێکی زۆر ئاسایی و تەبیعی و چۆن پێمان خۆش بوو چۆن دوو کەسی ئاسایە چێتە بازار ڕۆژ بۆ شێوەیە For Christ is born of Mary and gathered all above. While Moses sleeps, the angels keep their watch of wandering love. All morning stars together proclaim thy holy bride, and praises sings to God the King, and peace to men on earth. جان چۆنی؟ بێوەی بیاخۆ 2010 بۆ تۆ چۆن بوو؟ وەڵی 2010 زۆر ساڵێکی زۆر ناخۆش بوو. بۆچی ناخۆش؟ گشتن و بڕین و خەم و خەفەتی کەرکووک زۆر بوو بۆ ئێمە. کەرکووشی نێوە؟ ئێمە کەرکووکی بەڵێ. ئێستا لە سلێمانی دانیشتنە هەر لە کەرکووک؟ ئێمە ئێستا بۆ میوانی هاتوونە بۆ ئێرە کەرکووکی بۆ میوانی هاتوونە بۆ ئێرە. ئەی داواکاری تۆ بڵێن لەلایەنە سیاسەکان چییە وەکو کەرکووشیە؟ وڵا داواکارم لە سیاسیەکان کەرکووکمان بۆ ڕێخەنەوە. کەرکووک هەر بە کەڵک نایە تعریب کراوە هەر یعنی لەغایەن دەرەجە تعریب کراوە. پێمان ناخۆشە ئێمە خۆمان کە ئەبینین ئاوایە زۆر شتێکی ناخۆشە بەلایەن ئێمەوە. ئەچیتە بازار هەر عارەبە لە کۆڵان هەر عارەبە هەموو تعریب کراوە جاران وانە بوو. ئیستا ئەوان تعریب کراوە بۆ نێ محافەزەوە نایب محافزەوە. تەمەنای تۆ بۆ 2019 چییە؟ تەمەناکە چه ئاواتێک لە 2019 بێتە؟ تەمەناکەم دنیا خۆش بێ ئیشەڵڵا. دوای کەرکووک بگەڕێتەوە باری یعنی باری چاکی خۆی. ئەو کەواتە ئەو کاتێک کە پێشمەرگە لە کەرکووک بوو بڵێن لایەنە سیاسەکان لە کەرکووک بوون ئێوەی کەرکووشی ژیانێکی باشترتان هەبوو. زۆر خۆش بوو ژیانمان. یعنی وەها بوون ئەماوە یعنی ڕۆژێ زووتر بەهاتنایە حەزمانە کرد ڕۆژێ زووتر سەدام بڕخایەوە ڕۆژێ زووتر بەهاتنایە بۆ ئێمە ئەنی زۆر پێمان خۆش بوو. لە وەختی سەدامزە پیاوم ئەسکەر بوو 36 ساڵ ئەسکەری بوو یعنی ژیانێکمان هەبوو هەر بە کەڵک ناهات. بەس ئیستا شکر باشین بەس باشەکەی چییە؟ ئیتر الحەمدلله. ئیشەڵڵا ساڵی 2009 ببێ بە خێر و بەرەکەت ئیشەڵڵا پێشمەرگە بگەڕێتەوە محافزێ باشمان بۆ دانێن بە ئیزنی خوا. 2010 چۆن بوو بە ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ وەڵام بۆ من ساڵێکی زۆر خۆش بوو زۆر تیا بەختەوەربووم و زۆر شتی خۆشم ئاوات خۆشم بەدی هاوبووە 2010 خۆشترین ساڵی خۆم بوو. یەکێ لە ئاواتانەی کە بەدی هات و خۆش و بەلای جەنابتانەوە چه ئاواتێک ئەگەر باسی؟ ئاخر نابێشتی نەدام بەڵام نازانم بەڵام ئەی چه ئاواتێکە نهاتۆتە دی بتێ لە ساڵی 2019 بێتە دی؟ وڵای لە ئێستا سپاس بۆخوا ئەو شتێکە من پێویستم بۆ ئاواتم بووە لە ئێستا هەموو هاتۆ دەدیتر هەموو کەسیش دایمێت موحیەوە هەیە بۆ ساڵی داهاتوو شتی باشتر بەدەدی کەسە ئاواتی من تەنها مناڵەکان بە ژیانیان بەختەوە دۆشتی توانێت شوێنی باش بەنسیبیان بێت. تەمەنای چیەکەی بۆ کوردستان بۆ هاونیشتیمانیان 2019 هیوادارم کوردستان هەمیشە ئارام بێت. تەمەنای ئەوە کەم خۆشیەکان باشیەکان هەموو هەمیشە بۆ کوردستان بێت. ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی کە هاوڵاتیان خۆشگوزەران بن باری داراییەوە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕوویەکەوانە هاوڵاتیان یعنی ساڵێکی ئەوە نەخۆش بێ بۆیان ساڵانی 2014 بەدواوە ئەوانیان بیرچێتەوە کە چەند ساڵێکی پڕ ناهامەتی بۆ ساڵێکی ناخۆش بوو. هەموو شیباری ئابووری زیاتر وایکە لە هاوڵاتیان کە هەموو ساڵەگەڵێ بەڕاستی ساڵێکی ناخۆش بوو هیچ دڵم مرتاح نەبوو هیچ خۆشحاڵ نەبووم. ئینشەڵا بۆ ساڵێک یعنی هەموو ساڵێک چاوەڕوان ساڵی داهاتوو ساڵێکی خۆشتر بێ بەڵام ئیتر بۆ هەنێک ناخۆشە بۆ هەنێک خۆشە بەڵام من سپاس بۆ من بۆ من خۆش بووە. ئەی خاتون تۆ 2010 چۆن بوو بەلای جەنابتانە؟ ساڵێکی باش بیانی بۆ من وەسەد بوو خۆشی شتیا بوو ناخۆشی تیا بوو. ئەگەر بکرێت و بڵێن پرسیاری شەخسی نەبێت خۆشی یا ناخۆشیەکان بۆمان باسکەی چۆن بوو ساڵی 2010؟ خۆشیەکانەوە بوو
شتێکم یعنی ئەمەلات کرا نەجاحەت هێنا بەڕاستی ئەوە خۆش بوو من بەڕاستی زۆر تەمەنای چیەکەی کە لە 2019دا بێتە دی ئاواتێکی 2010 یا ساڵانی پێشوو نهاتبێتە دی لە 2019 بێتە دی وڵی ئاوەکەکان باز ناکرانی زۆر ئاجی کردو؟ بەڵێ تەمەنای ئەوەش ناکرێت ئەی خانووی خۆتە؟ خانی خۆم لێ بەس هیوادارم یعنی خانی خۆم هەبێ لە دوا ڕۆژە دامەزرێم داش نەمەزراوم تا ئێستا هیوادارم ئەو شتانە عنی بێتە دی زۆر شتی تریش هەیەکە نهاتە دی گەشتە حەز دەکەم لە 2019 بێتە دی A golden halo crown him, oh my